وصف سناي قد سربي سهيت يا حبيب الله. لروجي يادي لدایکبوونی سەروەرمان محەممەد درودی خودای لەسەر بێت بەشێک لە ڕێکخراوەکانی ڕانیە ئاهەنگ و کۆبنەوەیەکی جەماوەریان لە باخی گشتی ڕانیە ساز کرد. ڕێخەرانی ئاهەنگەکە دەڵێن لەو ڕۆژە پیرۆزەدا دەمانەوێت پەیمان و دڵسۆزی ئاینەکەمان دووپات بکەینەوە هەر بێڕێزیەکیش دژی پەیامبەر درودی خودای لەسەر بێت ڕەت دەکەینەوە و ئیدانەی دەکەین. بۆیش لە مزگەوتدا دەرمان هێنا و هێنامانە بازارەوە چووکە پێغەمبەری عالەم وەکو خوا وەسفی دەکات فێرمە ڕەحمەتەن لیلعالەمینە. ئێستا ئێمەش لەناو خەڵک یادی ئەم پێغەمبەر دەکەینەوە و پێناسەیەکی ئەم پێغەمبەرە بۆ خەڵک بکەین عەلەیهی سەڵات وەسەلام و جارێکی تر بە خەڵکی بناسێنینەوە بۆ ئەوانەی کە تعریفی پێغەمبەریان نەبیست و عەلەیهی سەڵات وەسەلام بەگوێیاندا بدەین. بەڵام پەیامی ئیسلام پەیامێکی ڕوون و ئاشکرایە کە ئەگەر بێت و بە جوانی تاتبیق بکرێت ڕۆژ بە ڕۆژ پشتیوانی زیاتری پەیدا دەکات. هەر ئەمە شەوای کردو ئێستا دەبینی لە وڵاتانی ئەوروپادا ئیسلام بە شێوەیەکی ئاسۆیی بەرفراوان لە گەشەکردندایە کە ئەمە دەسەڵاتدارانی هێناوەتە لەرزە. هەر لەو مەراسیمەدا ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بە دابەشکردنی 100 نەمامی درەختی بەردا خۆشەویستیان بۆ پەیامبەر نوێ کردەوە و یادی لەدایکبوونیان بەرز ڕاگرت. لەو ڕۆژەدا هەڵدەستین بە چالاکیێکی زۆر ناوەزە بە دابەشکردنی 100 جۆر لە نەمامی بەردار بۆ سەوزکردنی شار و بۆ زیندوورکردنەوەی یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کاتێکدا کە لە زۆر شوێن و لەناو منطقە لەناو هەرێمی کوردستانی جایەتی دەکرێت ئێمە لێرە و پشتیوانی خۆمان بۆ پێغەمبەر و ئیسلامەکەی ڕادەگەێنینەوە. لە یادی لەدایکبوونی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم ئێمە وەکو لقی خوشکانی کۆمەڵی ئیسلامی هەستاین بە دابەشکردنی 100 نەمام بۆ زیاتر سەوزکردنی شارەکەمان و پاکڕاگرتنی ژینگە. ڕەحمەتەن لیلعالەمین. لای خۆیانەوە بەشداربووانی یادکردنەوەکە ئەمەکداریان بۆ پێغەمبەر درودی خودای لەسەر بێت و ڕێبازەکەی نوێ کردەوە دووپاتشیان کردەوە باشترین وەفاداری بۆ سەروەری مرۆڤایەتی دەستگرتنە بە ئاکار و سونەتەکانیەوە. مانەوێت دووپاتیەوە بکەینەوە گەلی کورد وێڕای ئەوەیەوە بەشی لە سیاسەکانی لە هەوڵی ئەوەدانا بیسەلمێنەوە گەلی کورد وازی لە ئیسلامەتیە ناوە و لە زیاتی ئەوەی کەواتن داوا لە فەڕەنسا بکەن پۆزش بێنێتەوە ئەوانچن پۆزش بۆ حکوومەتی فەڕەنسا دێنەوە ئێمە بە پێچوانی ئەوانەوە وانێ ئەوە دووپاتکەن کە گەلی کورد وەکو جاران باشتر لە جاران پابەندی بنەماکانی ئاینی ئیسلامە و خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەزیادی کە بێکەمی نەکردووە. ئێمە وەکو تاکێکی موسڵمان وەکو ئەرکێکە لە سەرمانە پێویستە پەیڕەوی یاخود بەرجەسەک هەموو ئەو کار و کردوانەی پێغەمبەری سەروەرمان کە بۆ ئێمە بەجێهێشتوون سونەتەکانی هەمووان بەرجەسەکەین لە ژیانی خۆماندا وە ببینە تاکێک وەکو تاکێکی محەممەدی ئێمە وا خۆمان پەروەردە بکەین یاخود ئەو شانەی کە سنووری بۆ داناوین ئێمە ئەو سنوورانە نەبەسێنین. ساڵانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان با جۆش و خرۆشەوە یادی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی دەکەنەوە و هەر کەس لای خۆیەوە با شێوازی جۆرا و زۆر خۆشەویستی دووپات دەکاتەوە. ئەم ساڵیش قەیرانی هەمەچەشن و پەتای ڤایرۆسی کۆڕۆنا هاوڵاتیانیان لا دەربڕینی ئەمەکداری و نوێکردنەوەی دڵسۆزی بۆ پێغەمبەر و ڕێبازەکەی سار نەکردەوە. ئەمەش وەک ئەرکێکی ئاینی تەماشا دەکرێت بەتایبەت کە چەند سیاسەتمەدارێکی ئەوروپی هەڵمەتێک بۆ شێواندنی ئاینی پیرۆزی ئیسلام بەڕێوە دەبن. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی ئاسمانی پەیام.